هەرچی لە شاخ بەدەستمان هێناوە لەسەر مێزەکانی گفتوگۆ لە دەستمانداوە. ئەمە ئەم ڕستەیە کە زۆرجار سەرکردەکانی کورد وەسفی شکستەکانی خۆیانی پێدەکەن کەچی تا ئێستاش بێپاکانە بەردەوامن لە درێژەدان بەو شکستە. سەرکردایەتی کورد دوای 29 ساڵ لە هاتنەبەری خەباتی سیاسی و شاخ و دروستکردنی کیانی سربەخۆی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە نەک نەیتوانیوە مافەسەرەتایەکانی میلەتەکەی لە حکوومەتی ناوەندی بەغداوە وەربگرێتەوە، بەڵکو هەر ڕۆژەی گەلەکەیان ڕوبەڕووی قەیران و نەهامەتێکی نوێ دەکەنەوە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەرجارەی شاندێک بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕەوانەی بەغدا دەکەن، بەڵام هەمیشە ڕێککەوتنەکان کاتین و کۆنکرێتی نەبوون و چاودێرێکی سیاسیش پێی وایە بەرژەوەندیە حزبیەکان ڕێگرن لە ڕێکەوتنی هەمیشەیی. بەرژەوەندی لێناگەڕێ ئەم ملەتەیەخە ئەم سەرکردایەتەیەخە بەڕاستی بە یعنی خەڵکەکەش وەرز بووە، نازم چۆن سەرکردایەتی خۆی بۆ وەرز نابێ ئەو هەموو کێشانە دائیمەن دەگەن. بۆیە بەغداش ئەمە دەخۆزیتەوە کە دەمێنی بارودۆخی ئمە چۆنە ئەو هەموو قەیرانەش کۆبوویتەوە. ئێستا ئەو زاڵە پێشتر دائیمەن ئەوان داهاتنە بەغدا پێشوازیان لێرە لێ دەکراوە، یعنی کە دەچینە بەغدا لە مەتار پێشوازیان لێ دەکرا، کەچی ئێستا وەکو ئەوەی وەفدێک لە بەسرا بچی وەفدێک لە کەربەلا بچی ئەوە تەعاملی لەگەڵ دەکە. دەبێت بۆ خۆی سەرکردایەتی کورد دەبێت باش بزانی حاڵی چۆنە لەگەڵ بەغدا ئێستا بەو شڕ و ڕێخۆشی، یعنی ئێستا خۆی زۆر پێزاتر لەسەر ئێمە. بۆیە بەپێی ئەو دەستوری کە هەیە دەبێت چار نییە هەرێمی کوردستان ملکەتی دەستور بووی، عراقیش دەبێت پابەندی دەستور بی. لە بەرامبەردا بەشێکی تر لە چاودێران باوەڕیان وایە هەمیشە و شاندانەی لە هەرێمەوە بەرەو بەغدا ڕەوانەکراون، شاندی حزبی بوون و نەیانتوانیوە وەکو نوێنەرێکی ڕاستەقینەی کورد ڕۆڵ بگێڕن. هەروەها حیزبە دەسەڵاتدارەکان هێندەی شەڕی بەرژەوەندی خۆیان کردووە، نیو هێندە لە خەمی مافەکانی هاوڵاتیانی هەرێمدا نەبوون. شاندەکان بە دەرەجە یەک بە نەفەسی تاک حزبی بووینە، واتە یەک حزب پێچی هێناون یا سەیتەڕی کردوونەتە سەرجا، ئەو شاندە چ لە حزب پێکاتبێت چ لە حکومەت پێکاتبی، ئەو پەڕی ئەگەر فراوان و گشتگیر ببی ینی بۆ تا دوو حزب، ینی کەمتر شاندێک بووینە لە نێو حکوومەت کە ینی تعبیر لە هەموو حکومت بدەنەوە یاگە شاندێکی سیاسی بیهی هەموو حزبە سیاسیەکان بن بۆ ئەوەی بتوانن لەوێ مخاتەبە و محاوەڕەی بەغدا بکەن، بەغداوان لێ حاڵیبی کە ئەوە شاندی هەموو حزبەکانی هەرێمی کوردستانە. دواتر کە چوونەتە ئەوێ ینی وەکو باسم کرد بە شێوەیەکی کاتی کێشەکانیان چارەسەر کردووە و زیاتریش مەبەستیان پێ بەدەستهێنان و دابینکردنی مافی شەخسی و حزبی و کاتی بووە، نەک مافی گەل و نەتەوە و مافە گەورەکان و مافی دەستکەوتی ینی هەموو خەڵکی هەرێمی کوردستان. لە ئێستادا کە هاوڵاتیان هەرێمی کوردستان و موچەخۆران لە دۆخێکی زۆر سەختدان و ژیانیان لە بەردەم هەڕەشەی برسیەتی گەورەدایە، شاندەکەی هەرێم سەردانی بەغدای کردوتەوە و لەگەڵ حکوومەتی فیدراڵی لە گفتوگۆدایە. بەڵام چاودێران و هاوڵاتیانیش بەو ئەزمونەی کە پێشتر لەگەڵ شاندەکانی هەرێم هەیەە هیچ گەشتبینین بە گفتوگۆکان و پێیان وایە تەنیا نمایشێکە هاوشێوەی نمایشەکانی پێشوو تەنها بۆ فریودانی خەڵکە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.